ئامادەبوانی بەڕێز ئازادی خوازان ئەم کاتتان باش. ئەمڕۆ لێرە کۆبوونێتەوە بۆ دەربڕینی ناڕەزایی دژی ئەو زوڵمەی لە ژمارەیەک چالاکوان و ڕۆژنامەنووسی دەڤەری بادینان کراوە کە بەبێ هیچ بەڵگەیەکی سەرمێنرا و هۆکارێکی نایاسایی بە بیانی گفتوگۆکردن لە گروپی میسەنجەر فەیسبوک لەلایەن دادگاوە بڕیاری 6 ساڵ ڕاگرتنیان دەرچووە. لە کاتێکدا ئێمەی گەلی کورد 80 ساڵە لە پێناو ئازادی و سەربەستی خەبات دەکەین و سەدان هەزار قوربانیمان داوە لەم پێناوەدا. حکومدانی ئەو چالاکوان و ڕۆژنامەنووسانەی بادینان دژی هەموو بنەماکانی ئازادی و ڕۆژنامەوانی و سەروەری یاسایە و پاشگەزبوونەوەیە لە بانگەشەی ئازادی و سەربەستی کە دروشمی خەبات و قوربانیدانی گەلی کورد بووە و وەک ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و ڕۆژنامەنووسانی سنوورەکە وێڕای هاوخەمی بۆ کەسوکاری حکومدراوانی بادینان و خەڵکی بادینان بە توندی سەرکۆنەی هەر کارێک دەکەین کە هاوڵاتیانی ئەم هەرێمە بەبێ بەڵگا دادگایی بکرێن و هەروەها سزا بدرێن و داوا لە یاساناسان و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و ڕۆژنامەنووسان و دەستگاکانی مافی مرۆڤی نێودەوڵەتی دەکەین لەسەر ئەم کارەی دادگا بێتە دەنگ و هەوڵی ئازادکردنی ئەو چالاکمانانە و ڕۆژنامەنووسانە بدرێت. ژمارەیەک لە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و ڕۆژنامەنووسی سووری قەزای کۆیە. دیارە ئەم بۆ ئێمە بەشێک لە چالاکانی مەدەنی و ڕۆژنامەنووسان و هاوڵاتیانی شاری کۆیە بۆ ئیدانەکردنی ئەم جۆرە لە بڕیاردان بەسەر زیندانی کراوان و دەستگیرکراوانی بادینان و هاوڕێیانمان لێرە گربوونەوەیەکمان ئەنجامدا. ئێمە پێما وایە ئەم جۆرە لە بڕیاردان چاوەڕوان کراو بوو لە دەسەڵاتێک کە تا بینەقاقای نقمی زوڵم و ناعەدالەتی و ستەم بووە، بەڵام ئەوەی جێگەی داخە لێرەدا بە ڕێی ئێمە ئەوەیە کە بێدەنجێکی گشتی هەیە لە ئاس ئەم جۆرە کەیسانە کە ڕۆژانە ڕوبەڕووی خەڵکانی بە هەڵوێست و خەڵکانی ئازادی خواز و خەڵکانی خامە ڕەنجین و پڕبڕش لە ئاس ناحەقیەکان کە دەکرێتن خەڵکان بەداخەوە زۆر بێدەنگن. بۆیە ئێمە وەک پشتگیریەک وەک پاڵپشتێک لەو کەسانەوە جێنەهێشتنیان بە تەنها ئەم بۆ گربوونەوەیەکمان ئەنجامدا و داوا دەکەین لە هەموو خەڵکێکی ئازادی خواز لە هەموو خەڵکێکی دڵسۆز و بە هەڵوێست بێتە سەرخەت ئەم خەڵکە بە هەڵوێستانە بە تەنیا جێنەهێڵین و پاڵپشتیان بین فشارێکی نێودەوڵەتی دروست بکەین بۆ ئەوەی دەسەڵات نەتوانێت ئەو خەڵکانە سزا بدات، چونکە ئێمە دەزانین لێرەدا دەسەڵات دوو پەیامی هەیە. پەیامێک بۆ ئەو خەڵکانەی کە لە بەرامبەر چەوتەکانی ئەوان شت دەنووسن، شت دەڵێن، پێیان دەڵێتن فەرمو ئێوە سزا دەین چ خەڵکانێکی پشتگیری ئێوە بکە و ئەمە وا دەکاتن کە خەڵک زیاتر بێ ئومێد بکە و پەیامێکی تریشی بۆ خەڵکە ئەگەر ئێوە لەگەڵ ئێمە نەبن، ئەگەر ئێوە لە بەرامبەر چەوتەکانی ئێمە قسەتان هەبی هەر جۆرێک پێمان خۆش بێ سزا بەسەر ئێوەدا دەسەپێنین. بۆیە پێویستە لەسەر هەموو لایەکمان ڕێگە نەدەین بەو جۆرە لە شکاندنی یاسا و بەو جۆرە لە بێسەروبەری و سنوور بەزەینی دەسەڵات. ڕۆژێ دڵمان لە گارەیە، وەختێک گەردن لە ڕۆژهەڵات لە ژێر پەتی سێدارەیە، دەمێ چاومان لە کەرکووکە و تاوێ ڕۆحمان لە ئەفرینە، ئەم ڕۆژناخمان لە بادینان یەک پارچە بە سوێوبرینە. یەع لە حوکمێ حیزب تێکەڵی دادگا بێ، تا بێدەنجی پیشەمان بێ حاڵمان لەوە باشتر نابێ. ئەم دەقەش پێشکەشە بەو کچە چاوگەشەی لە بەردەم دادگا هەمووانی گریان ناخی هەمووانی هەژان. ئەو چاوانەت، ئەو ڕوندوک و هەنسکانت، ئەو گریانە بێ ئامانەت ناخی هەمومانی هەژاند. دیسانەوە ئابڕووی ستەمکاری تکاند. غەمگین مەبە ڕۆژگارێ دێ، ئەو لێوانەت پێدەکەنن، ستەمکاران بەو ئازارەت گۆڕ بۆ خۆیان هەڵدەکەنن.